هەڵساین بە ئیستلامکردن و مەراسیمی وەرگرتنی ژمارەیەک لە ئەمبولانسەکان لەگەڵ ژمارەیەک لە پێداویستە پزیشکەکان ئەوانەی کە گەیشتووە لە پێداویستە پزیشکەکانی هەندێک لە ئامێری پۆرتەبڵی ئۆکسجین دروستکردنی ئۆکسجین بۆ بەشەکانی چاودێری چڕ هەروەها هەندێک لە پێداویستی تاقیگەیی بۆ پشکنینی کۆڤید-19 و پێداویستەکانی خۆپارێزی بۆ نەخۆشخانەکان و هەندێک پێداویستی تر کە مەزەندە دەکرێت بە بڕی نزیکەی 800,000 دلار. سوپاسیان دەکەین ئەمە یەکەم جار نییە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO و لە ڕێگەی فەندی خەرجەکانی دابینکردنی ئەم بودجێ لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە سوپاسیان دەکەین بۆ بەهانەوە هاتن و بە دەنگەوە هاتنی داواکاریەکانمان ومێدمان وایە کە بەردەوام بن بۆی بتوانین بە باشترین خزمەتگوزاری ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان تێپەڕێنین بۆ سەلامەتی هەموو لایەکیان بێت. ئاژانسی نەتەوە یەکگرتوەکان UN بڕیاری داوە لە عێراقدا هەر نەخۆشێک هەر کەسێکی و ستافەکانی UN کاتێک نەخۆش بێت توشبوو بێ بە نەخۆشی کۆرۆنا ئەوە هەرێمی کوردستانیان هەڵبژاردووە نەخۆشەکانیان بێن نە پایتەختی هەرێمی کوردستان لە شاری هەولێر نەخۆشخانەیەک تەرخان دەکرێت بە هەمانجی و هاوکاری هەردوو لە داوامان کرد کە لەسەر استراتیجەتی کارکردن بۆ ئاوارە و پەناهەندەکان کار بۆ ئەوە بکرێت کە هان بدرێن بۆ گەڕانەوەیان بۆ ماڵەکانی خۆیان بۆ کەمکردنەوەی ئەم فشارە هەم لەسەر ئاوارە و پەناهەندە کان خوشک و برایانمان هەم لەسەر ئەم سێکتەری خزمەتگوزاریانە کەماوەماوە پرۆژەکانی خزمەتگوزاری تووشی کێشە گرفت دەبێت. New ambulances outside will save lives and provide emergency medical care not just for the refugees but also for the communities that host them. ئەم شەش ئەمبولانسەی کە ئێمە پێشکەشمان کردووە دەبنە هۆی پاراستنی ژیان و پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی نەک تەنها بۆ پەنابەران بەڵکو بۆ کۆمەڵگایانەشی کە خانەخوێی پەنابەرانن. This support is just one aspect of an ongoing partnership between the United States, the United Nations, and in this case the World Health Organization, to support Syrian refugees and the communities where they live. ئەم کۆمەکەی ئەمڕۆ تەقدیممان کردووە بەشێکە لەو پەیوەندی و هاوکاری کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیەی لەگەڵ نەتەوە یەکگرتووەکانە و لەم بارەدۆخە شارەخراوی تەندروستی جیهانی لە پێناوی یارمەتیدانی کۆمەڵگەی پەنابەران.